پرۆژێ کتێب لە سیویەکی 2022 لەلایەن چەند گەنجێکی خوێنەری خۆبەخشەوە دامەزراوە. گروپەکەمان و ڕێکخراوەکەمان خۆبەخشی کارەکەین. سەدان ئەندامی هەیە لە شارەکانی هەولێر، سلێمانی، کەرکووک و هەروەها سۆران و چەمچەماڵ. ئێمە چەندین چالاکیمان ئەنجام داوە لە ماوەی ئەم 3 ساڵە. با بڵێن بەدەیان و بە سەدان چالاکی جۆراوجۆرمان ئەنجام داوە و زیاتر کارەکانمان لە بواری بە کولتورکردنی خوێندنەوەیە و ئامانجی سەرەکیشمان هەر ئەوەیە کە خوێندنەوە بکەین بە کولتور و خوێنەران و کتێبدۆستان ئاشنا بکەینەوە بە کتێب. فکرەی دامەزراندنی ئەم پرۆژێ و ئەم گروپە لەوە هاتووە کە ئێمە هەستمان کرد کە فەراقێکی زۆر هەیە لە بواری خوێندنەوە و لە نێوان کتێب و لە نێوان خوێنەرەکانە. ئێمە ویسمان خوێنەر و کتێبەکان بە یەکتری ئاش بکەینەوە و سپاس بخوا تا ڕادەیەکی باش ئەو کارانی کە ئەنجاممان داوە شایەتی ئەوەن کە ئێمە توانیمانە تا ڕادەیەکی زۆر باش ئامانجەکەمان بپێکین و بهێنینەتی. سەرەتا لە شاری هەولێر دامەزراوە و من لە دەستەی دامەزراندن نیم، بەڵکو من سەرەتا وەکو ئەندامێک پەیوەندیم کرد بە ڕێکخراوەکەوە. بەڵام دوای چەند چالاکێک پێم وابێت 2 چالاکی بەشدار بووم وەکو ئەندام. دواتر وەکو بەڕێوەبەری لەقی سلێمانی ڕێکخراوەکە دەستنیشانکران بە خۆشحاڵیەوە بۆ ماوەی 3 ساڵە بەردەوامینێمە. چالاکیەکانی ئێمە بەمەبەستی بە کولتورکردنی خوێندنەوەیە کە خۆی بینێتەوە لە بەشداریکردن لە پێشانگای نەودەوڵەتی سلێمانی و هەروەها ڕێخستنی چەندین کۆڕ و سیمینار و هەروەها ناساندنی نووسەرەکان و کتێبخانەکان بە خوێنەران و بەخشینی چەندین کتێب و هەروەها دامەزراندنی چەندین پرۆژەی جیاواز بۆ نمونە پرۆژەی خێرخوازیمان هەبوو لە مانگی ڕەمەزان کە چەند کتێبێکی ئاینیمان کۆ کردبەوە بەخشیمان و هەروەها لە ڕۆژی مناڵان کتێبمان بەخشیوە بە مناڵەکان و لە ڕۆژی گەنجان بە هەمان شێوە. ئامانجی ئێمە بە کولتورکردنی خوێندنەوەی لە ڕێگەی ئەو چالاکیانەی کە ئەنجامێدەین. ئێمە هەروەکو خۆشمان لە گروپێکی تایبەتی خۆمانمان هەیە وەکو ئەندامە سەرەکیەکان کە زیاتر ئاڵوگۆڕی بیرۆڕایتیاکەن و هەروەها کتێبە خوێنینەوەانە لە ماوەی مانگێکە لانی کەمە بێت 2 کتێب بەرەوسەرەوە بخوێنینەوە و دواتریش لە نێوان خۆمانە ڕاوێژی پێکەین. بە چەندین شێواز ئێمە خوێندنەوە بۆ کتێبەکانەکەین. یەکێک لەو شێوازانە ئەوەیە کە هەموو ئەندامەکان تەنیا کتێبێکی دیاریکراوە خوێنینەوە و لە پاشانە گفتوگۆ و تاوتوێی بابەتەکانی ناو کتێبەکەکەین و ئاڵوگۆڕی بیرۆڕاکەین. و جۆرێکی تریشمان ئەوەیە کە هەر ئەندامێک کتێبێکی تایبەت دەخوێنێتەوە تا هەر ئەندامێک کتێبێکی جیاواز دەخوێنێتەوە باسی کتێبەکەی خۆی ئەکات بۆ ئەندامەکانی تر لە سەر مێزی گفتوگۆ و دواتریش ئێمە ئەندامەکان بۆ نمونە من کتێبەکە ناسێنم ئەندامێکی تر کتێبەکە ناسێنێ ئەوە بێتەوەی ئەوەی کە کتێبەکەش و نووسەرەکەش ئەناسێنین بە یەکتری کە چەند کتێبێک و چەند نووسەرێکی جیاواز دەکرێتەوە. پێم وابێت ئەم شێوازان سوودێکی زیاترێ بێت وەک لە شێوازەکەی پێشتر. سپاس بۆخوا بە گوێرە و کۆڕکۆبوونەوە کە ئەنجامی ئەدەین و بە گوێرەی ئەو کەسانی کە بەشدارە بن لە کۆڕکۆبوونەوەکانمان زیاتر ڕێژەی خوێنەری ئافرەت زیاترە وەکو لە پیاو. خۆشبەختانە کە ئافرەتانمان وان لێ هاتۆ چاوکراوەتر بن و دەست بەنە کتێب خوێندنەوە دەست بەنە ئەوەی کە زانیاریان دەربارەی هەموو شتێک هەبێ و بیرۆڕای جیاواز قبول بکەن و کاتێک کە بۆ نمونە ڕوبەڕووی بارودۆخێک یاخود حاڵەتێکی نەخوازراوە بنەوە وەڵامێکیان هەبێت بۆی لە ڕێگەی خوێندنەوە. بێگومان خوێندنەوە کاریگەری زۆری ئەبێت لەسەر کۆمەلگا لە ڕووی ئەدەب، لە ڕووی ئاین، لە ڕووی شارستانێت و لە ڕووی مێژووە و بەتایبەتیش کاریگەریە بێت لەسەر ئافرەتان بۆ پێی کە ئافرەتان ئەگەر ئافرەتێک خوێنەر بێت خێزانێک خوێنەرە بێت ئەگەر خێزانێک خوێنەر بوو هەر خێزانێک خوێنەر بێت کۆمەلگایەکی خوێنەر پێگەێنێت کە ئەمەش بێگومان زۆر جیاوازترە وەکلەوەی کە کۆمەلگایەک بێت کە نەخوێنێتەوە. وەکو ئافرەتیش زیاتر گرنگی ئەدات بە کەرەسەکانی ناوماڵ ئەگەر ئافرەتەکە خوێنەر بێت گرنگی بات بۆ نمونە کتێبخانەیەک لە ماڵەوە هەبێت هەم بۆ خۆی ئەتوانێت سوودی لێ ببینێت بۆ خوێندنەوە هەمیش تاکەکانی خێزانەکە هەمیش کاتێک میوانێکێت لەوەچە کتێبێکی لێوە بگرێت یاخود دابنیشێت لەلایەن کتێبی بخوێنێتەوەوانێت سوودێک گەیەنێت کەواتە زۆر گرنگە ئافرەتەکانمان خوێنەر بن بۆی کە کۆمەلگاکەمان زیاتر خوێنەر بێت و زیاتر بەرەو پێش بچێت. ئێمە چالاکیەکانمان زۆر جیاواز و چالاکی گەورەتریشمان هەیە بەڵام تاوکو ئێستا با بڵێن ڕامان نەگەاندۆ کە چالاکیەکان بە چ شێوازێکە و چ کارێکی بکراوە تاوکو چ ئاستێکارەکان تاوا بوون و ئەمە ئاماژە بەوە کە ئێستا ئێمە وەکو یەکەم گروپ و یەکەم ڕێکخراوی خوێنەران هەستاین بە ئامادەکردنی کارتێکی داشکاندن کە ئەمەش دووبارە لە سوودی خوێنەرانی ئازیزە کە سەرجەم ناوەندەکان و کتێبخانەکان ئەوانەی کە پەیوەندیان بە ئێمە کردو و بەشدار بوون لە ڕێخستنی ئەو پرۆژەیە ڕێژەی لە 120 و لە 130 و لە 140 و لە 150 بەشدارن لە داشکاندن بۆ کتێبەکانەکەن کەم کارتە بۆ ماوەی 1 ساڵ کارەکات و ئەتوانێت سوودێکی زۆر بە خوێنەران بگەێنێت. وەکو ئەوەی کە شوێنێکی تایبەتیشمان هەبێ هەوڵمانیاوە بەڵام وەکو ئەوەی کە ئێمە گروپێکی خۆبەخشین تاوکو ئێستا هیچ کەسێکیش هاوکاری نەکردوین تاوکو ئێستا نەمانتوانیوە
شوێنی تایبەت بخۆمان هەبێت بەڵام زیاتر چالاکیەکانمان هەر لەم شوێنە ئێمە چالاکیشمان هەیە بۆ مەکتەبەکان بۆ شوێنە گشتەکان بۆ نەخۆشخانەکان کەمانە کتێبیان بۆ بین خۆشببختانەی سەر دیقەت بین لە زۆربەی کتێبخانە و عفو لە زۆربەی قوتابخانە و لە زۆربەی نەخۆشخانەکان شوێن تایبەت و ڕفی تایبەت دانراوە بۆ کتێبەکان کە ئێمە توانیمانە لە ڕێگەی چەند کتێبەکەەوە هاوکاریان بکەین و هەروها لە نێوان هەر لە ناو بازار توانیمانە بە چەند پرۆژەیەکی جیاواز کتێب ببەخشین هەبوونی گروپی لەم جۆرە کە کارەکەن لە پێناوی بە کولتورکردنی خوێندنەوە زۆر گرنگە و پێویستە گروپی زیاتر و ڕێکخراوی زیاتری شەبێت لەم بوارەیە بۆ ئەوەی ئەو ئەقلەتە بگۆڕین کە تاوەکو ئێستاش زۆربەی خەڵک پێیان وایە کە خوێنەر کەسێکی بێکات و بێ ئیشە ولا فراغە خوێنێتەوە بۆی کاتێک بەسەر بەرێ نەخێر پێویستە ئێمەوە بگۆڕین و بزانین کە خوێندنەوە پێش هەموو شتێک سوودە و دواتریش چێژە.